وەکو هەموو شارەکانی تر لە هەولێریش پرۆسەکە ئەنجام درا بە گوێرەی ئەو پلان و بەرنامە و ئەنجامەکانی بەدەستمان گەیشت هەر چوار کاندیدەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان دەنگی پێویستیان هێنابوو بۆ دەرچوون. سەرباری فشار و بەکارهێنانی هێز و ترساندن لە کاتی بەڕێوەچوونی پرۆسەکە کەچی لە دواییدا ئەنجامەکان دەستکاری کران وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەولێر ڕای دەگەێنین. یەک ئەنجامەکان دەستکاری کراون و باشترین بەڵگەش بۆ ئەمە ڕاگەیاندنەکان دوێنێ شەو هەتا سەعات دەوری دا ڕقەمێکیان بڵاو دەکردەوە و لە سەعات 2 بە دواوە ڕقەمی تر بڵاو کرایەوە. لە هەر چوار بازەکەی پارێزگای هەولێر یاری بە ئەنجامەکان کراوە و دەنگی کاندیدانی یەکێتی و هاوپەیمانی و بەشێک لە لایەنەکانی تر سوتێنراون و کەم کراونەتەوە واتە ئامێرەکان دەستکاری کراون. سێ پێچەوانەی بڕیار و ڕێنمایەکانی کۆمیسیۆن هێزی چەکدار بەکارهێنراوە و لە کاتی گواستنەوەی سندوقەکان و ناردنی ئەنجامەکان نوێنەرەکانی ئێمە دەرکراون و دوورخراونەتەوە. چوار بەوردبوونەوە لە ئەنجامەکان ڕوون دەبێتەوە کە ئەم دەنگانە دەنگی حەقیقی نین و بە ئێلکترۆنی داخل کراون. پێنج ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان تەواوی پرۆسەی هەڵبژاردن لە هەولێر ڕەت دەکەینەوە و چاوەڕێی ئەنجامی سکاڵاکان دەکەین. بەڵێ من هەندێک ڤیدیۆمان لایە بە ئاشکرا ئەو ڤیدیۆیانە دەری دەکات کە ئەو برادەرە جیازەکەی بردۆتە دەرێ و هینایەتەوە و دوو جارش بردێتە دەرێ و هینایەتەوە دەرەی بنکە بە تەواوی نەک لە ناو ژووری بنکە دەستکاری کرابی و بەڵگەی حەقیقیمان هەیە کە هەندێک لە سندوقەکان ئەوەکانیشان پچراوە، یعنی تێلە کۆدەکانیان پچراوە. بەڵێ سکاڵامان تۆمار کردو. بڵێ چاوەڕێی ئەنجامی سکاڵاکان دەکەین. لە هەر چوار بازنە هەبوو، لە بازنەی سێ و لە بازنەی دوو زۆر بەزەقی هەبوو، لە بازنەی سێ و لە بازنەی چوار زۆر بەزەقی هەبوو. مەسەلەن تەیراوە، بۆ نمونە لە تەیراوە بە شێوەیەکی گشتی لە داخلی 6 مەتری ئەرقامەکان زۆر سیر بوون. برادران ئێستا ئەگەر بۆتان باز بکەم خەریتەی دەنگدان لە سنووری هەولێر زۆر بەوازەهی بۆ کولی کەسێکی عاقڵ دەردەکەوی کە چۆن ئەو دەنگانە تەوزیع کراون. مەسەلەن ئەلیف لە سنوورێک ئەرقامەکانی هەموو 340 و 290 و 245 و 280 بەڵام لە سنوورێشکە هەر هەمان شەخص ئەرقامەکانی 24 و 28 و 36 و 37 و 39 لە هەندێک سنوور بەعکسەوەش. بەڵێ 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 دوایی ئەرسەڕۆژ دەستەژێربانی ئەنجامەکە و قبوڵیشی دەکەن و زاربەیان لەگەڵ ئارتیش بەفێکی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم جارە کە ئێوە ئێستاگاڵی کردەوە دەستەژێربانی ئەو ڕقەمێکی ئێستا هەیە. ئەوجا من وازەح و پەیامەکەی خۆمان پەیامی یەکێتی ئەمە ئەو ئەنجامانە ئێسارەتی دەکەینەوە تا دەرکەوتنی نەتائیجی سکاڵەکانمان لە بەغدا. نا ئەوە سکاڵا بەغدا چی گوت ئێمە قبوڵمان ئێمە حەزبێکی مەسئولین نامەسئول نین. بەتایبەت لەو ماوەیە زۆر باسدا فەیسەل کەریم خان دادوسی دەکات کە لە بازنەیەکی هەولێر کاندیدی هاوپەیمانی بوو بەشێک لەو ئەرقامانەی کە وڵامی دەکرانەوە سەرەتا فەیسەل کەریم خان یان دەنجی یەکەمی بەدەستهێنابوو یان دەنجی دووەم لە بازنەیەکی پارێزگای هەولێر و لە میدیای یەکێتی بە فەرمیەوە ڕاگەیەندا کە تا دوێنێ فەیسەل کەریم خان دەنجی پێویستی بەدەستهێناوە و تا پیرۆزبایی ئەوشان لێکرد کە دەبێتە پەرلەمانتار. بەڵام لە درەنگانی بێنە شەو جارێکی تر ئەرقامەکان گۆڕدران و وشان فەیسەل کەریم خان دەنجی پێویستی بەدەستهێناوە و دەرنەچوە.
لەلایشتریشەوە باسەوە ئەکرێت کە لەسەر ئەنجامانە ڕێکەوتنێک لە نێوان پاڵەوانی و پارتی دموکراتی کوردستان بۆی دەستکاری ئەو بێت و ئەمە بەعکسەوە لە سنووری بازنەی یەک گەورەترین گلەیمان هەیە چکە بەڕاستی ئێستاش نوێن کاندیدەکەی ئێمە ڕقم 3 ڕقم 4 نییە کاندیدەکەی 28,000 دەنجی هینایە بابێن بیش بێنەوە بزان کاندیدەکەی ئێمە ڕقم 3 یان ڕقم 4 قبولمانەوە تەحەدایە هیچ نەوە ئیتفاقیش لەسەر مەسەلەی نییە ئەساسی دیەوە هەندێک ڕاگەیاندنی چاواشەکان قسان دەکەن بەڵێ وایە بەڵێ وایە بالمناسبة لا يزال كومەڵک صندوق أصلا نتایجەکانمە بەز نەگەیشتووە لا يزال بەشی هەرە زۆری سنووقەکان مەسئول بنکەکان شەریتەکانیان نەداوە ئێمە نەداوە یەکێتی جای حزب بچووکەکانی تر مۆنۆپۆڵیان کردیە من باسی هەولێر دەکەم بە تەحدید خەبەری پارێزگایکردن نییە بەڵێ ڕێکەوتێکی ڕانەگەێنراوە لەبێری پارتی ئەوەی مێرە بووە بەتایبەتی لە سنووری پارتی لە هەولێردا بادینە دەنجی پێویستی بەدەستێراوە وەزەکەی دەنجی بەدەستێراوە بە بەراوردی سلێمانی بەتاوانە ڕێکەوتێکی ڕانەگەێنراوە لەبێری پارتی ئەمە پێمان وایە دەستی دەرەچیشی تێدا نەکرد ڕێکەوتێکی داخلی دەستی دەرەچیش تێدا ئەنجامەکانی دۆک و ئەنجامەکانی هەولێر و سلێمانی بەوازحی ئەوە دەردەخەن سەی زیاتر ناڵێن بەڵێ وایە نا بەتەئەکید ئەمە باسی لیستەکانی کاندیدەکانی لیستی هاوپەیمانی دەکەین یەکێتی ئەوە مۆزوعشکەیە ئەمە لیستمان لیستی هاوپەیمانیە بەڵێ مەنون